ڕۆژەکانی هەڵەبجە وەکوەی کە لە ڕۆژی یانزەیمان بەشێک لە چالاگوان و هاوڵاتیانی هەڵەبجە ئاماژەیان بۆ کرد کە لە ڕۆژی چواردەی مانگ دەست دەکەن بە گربوونەوەی ناڕەزایەتی و خۆپشاندانی فراوان دەست پێ دەکەن. دوو ڕۆژی کە 16 ئازاری هەموو ساڵێک یادی شیمیابارانی هەڵەبجەیە، دوو ڕۆژی کە 35 ساڵ تێدەپەڕێت بەسەر شیمیابارانی هەڵەبجەدا. بۆیە ئەمان ئەمڕۆ بڕیاریاندا کە ئەم گربوونەوە ناڕەزایەتی ئەساس بکەن و گربوونەوەکە بەشێکی زۆر لە چین و توێژەکانی هەڵەبجە تیدا بەشدارن، هەم مامەسایانی ئاینی و هەم با بڵێن بەشێک لە چین و توێژەکانی دیکەی شاری هەڵەبجە بەشدارن لە گربوونەوە و ناڕەزایەتیەکان. ئەوەی کە هەیە وەکو ئاماژەم بۆ کرد لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمان باسییان لەوە کرد کە ئەمڕۆ گربوونەوەی ناڕەزایەتی ساز دەکەن. بەشێک لە چالاگوانی هەڵەبجە ئاشکرایان کرد کە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری خۆپشاندانی سەرتاسەری لە شارەکە ئەنجام دەدەن و داوا دەکەن خەڵکی هەڵەبجە بایکۆتی یادی 16 ئازار بکەن. دیارە ساڵانە ئەو یادە دەکرێتەوە، بەڵام ئەمان بڕیاریان ئەم ساڵ بایکۆتی یادە بکەن. دیارە نیگەرانیەکانی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەڵەبجە ئەوان بازەوە دەکەن کە نەبوونی خزمەتگوزاریە و پژوێخستنی پارێزگاکەیانەوە خراپی ڕێگەوبانە و نەبوونی هەلی کارە. ئەمانە کۆمەڵێک کێشە و گرفتن کە لە پارێزگەی هەڵەبجەیە و خۆیان باسی دەکەن. من هەندێک لەو بەژاروانە وەردەگرم. گرفتەکانتان بە شێوەیەکی گشتی چین؟ نەدا لە شار گرفتەکان وڵای گرفتی و دوان نییە. لە چ ڕێگە قسە بکەم لە چ گرفتێکەوە؟ بۆ نمونە گرفتی سەرەکی ئێوە ئەم ساڵ بڕیارتان نا بایکۆتی یادەکە بکەن. بۆچی ئەم بایکۆتەتان بڕیار؟ وەڵای لەبەر لە خەڵک ناکەنەوە، بە هەموو چی بڕیارمەداوە پایکۆت بکەین کەوا هەر یادێکی مردووەکەنەوە و کۆمەڵی پارە و شتی تیا خوری و هاتوو چوونی مەسئولین و دوایەوە ئەسڵەن ماڵیشان هەل لێرە نییە. دەستان خۆش بێ. من دەچمە لای هەندێکی کە لەو بەشداربوونەکان. مامۆسام کاتتان باشێ، وەکو مامۆسایانی ئاینی ئەمڕۆ بەشدارن لەم گربوونەوەی گرفت و کێشەکانی پارێزگای هەڵەبجە چییە؟ گرفتەکان گرفتی خزمەتگوزاری نازیزی من، جادە و بانە ئاوە هەلی کار بۆ گەنجەکان، دروستکردنی شتانی پیشەسازیەکەوە هەلی کار بۆ گەنجەکان بکرێتەوەکردنەوەی ئەو مرزانەیە کە بکرێنەوە ئەو مرزانە هەتاکو هەلی کار لەم شارە زیاد ببێ و ئەو چەق بوستێ ئەم چەق بەستوویە کە ئەم شاری تێدایە دەرچێت لەو چەق بەستوویە. ئەم شارە 100% وێران بوو هەشتا، بۆیە پێویستی بە ئاوەدانەوەیەکی جدی و خەمخۆرێکی جدی هەیە. بڕیارە دوو ڕۆژی کە 35 ساڵ تێپەڕێ بەسەر یادی شیمیابارانی هەڵەبجە، ئێوە بایکۆتی ئەم یادەکەن؟ ئەو بەیانی بەڕێزمانە لە کۆمەڵی قوربانیان، ئەگەر ئەوان هەر بڕیارە بدەن ئێمە پاڵپشت و ئاوکاری ئەوانە بین. باشە، دەستان خۆش بێ، زۆر سپاس. بەڵێ دیارە بەشێک لەو کەسانی دیکە کە بەژار بووی ئەم گربوونەوە و ناڕەزایەتیە ئەم هەوڵاتیە ئەم کاتەوە باش قوربان. بەڕێستان خەم پێداویستی تایبەتن ئەمڕۆ چۆن بڕیارتان نا بەژاری بکەن لەم گربوونەوە و ناڕەزایەتیە؟ بەڵێ بەخێبێن سەر چاو پێشەکی من وەکو خاوەنکەی کەمەندامێک وەکو بریندارێکی هەڵەبجە من لە کیمیاکات ئەمان کەمەندام بووم. داواکاریمان ئەوەیە بەڕاستی ئەمە داواکاری چەند ساڵەیە، ئەتاقی ڕسمێنیە یعنی نییە، بەڕاستی هیچ شتێک بۆ هەڵەبجە نەکراوە کە یعنی قابلی باز بێ، شایانی باز بێ کە بڵێ شتێک کراوە لەگەڵ شارەکانی کا جیاوازیمانە بێ. ئەوەشی کراوە بە هیمەتی خەڵکی شارەکە خۆی بووە، مادووبوونی خەڵک خۆیەتی، حکومەتی شتێکی تا ئێستا بۆ نەکردوین. خۆتان لە کیمیابارانەکە قاچەکانتان لەدەست؟ من بە لە کیمیابارانەکە قاچەکانم لەدەستیان. چەند کەسان بەر کیمیابارەکان کەوتونجگە ماڵەمان تەمان هەمووی بریندار بوو، بەس وەکو خۆم ینی خۆم مەرد و قاچم پەڕی لە کیمیاکەیە، بەس ماڵەمان هەمووی بریندار بووە. ئێوە بەپێی ئەو ڕاگەیەنراوەی کە بڵاوە بڕیارە بایکۆتی یادی 35 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە بکەن. بەژارە بن جەنابتان لەو بایکۆت کرد؟ بێگومان وەکو بریندارێکی هەڵەبجە وەکو حتمما بەشدارە بم. تووڕێیەکان بۆ گەشتۆتەوە حەدەیکەوە بایکۆتی ئەو یادە گەورەیە بکەن. تووڕێیەکان بەڕاستی گەشتۆتەوە حەدە جارانی شەبوو، لەوانەیە ئاگادارتان بن بەڕێستان ئاگادار من 2 ساڵ لەمە پێش قاچەکانم گوتە سەرۆکی هەرێم کە هات بۆ هەڵەبجە لەبەرچی قاچەکانم تێگرت، لەبەر ئەم داواکاریانە بوو کە شتێ بکرێ بۆ هەڵەبجە بەداخەوە پژگوێ خرا یعنی چاوەتا کەمەندامەکانەوە تا بریندارەکانی کیمیاباران فەقیرە هەمووی لە ناوەچێ کاکە ڕۆژ ڕۆژەمویان حالیان بەرەو خراپتر بوونە ڕوا. ئەگەر شتێکە کرێ ئەمڕۆ بۆ مام بکەن ئەوە تا هەمووی بەرەو تەمەنە، هەمووی پیر بوو، هەمووی تیاچ، هەمووی
من ساش ئەکەشتێگرێ ئەمڕۆ بۆ بکەن نەکس بینێ ئێستا هەڵەبجە بەڵێ بە حساب بڵێن بۆ بە پارێزگا سەرۆک وەزیرانی ئیمزای کردەوە بەس پەرلەمانەوە ئیمزای بکە و دوایش کە پەرلەمان ئیمزای کرد پەرلەمانی عێراق ئایا خەدەماتەکان دەست پێەکەن بە سەریعی یعنی کەی شتانە ئەکرێ ئێمە داواکاریمانەوەیە ئەمڕۆ دەست پێ بکەن نەکس بینێ خۆش بێت دیارە ئەمە داواکاری بەشێک لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەیە کاک لوقمان سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەیە ساوتان لێبێ کاک لوقمان ئێوە لە ڕاگەیەنراوێکتا ئاماژەتان بۆ کرد کە دوو ڕۆژی کە 35 ساڵ تێپەڕێ بە سەریادی شیمیابارانی هەڵەبجەیە بایکۆتی ئەو یادە بکەن چۆن ئەم بڕیارە دراوە ئایا بایکۆ دەکەن دوو بەیانی بەڵێ دیارە ئێمە لە دوای ئەوەی کە نوێنەراتی کە سوکاری شەیدان و قوربانیانەکەین ئەو داواکاریانەی کە داواکاری زۆر سادەن لە پارەکەەوە تا ئێستا هیچ ئیسجابەیەک نەبووە بۆ خزمەتکردنی قوربانیانی کیمیاباران بۆیە بەڕاستی ئێمە قوربانیەکان لە ئێمەی قبول ناکەن کە ئێمە بەشدار بین لە یادێکی تەقلیدی و سەدبارە بە باشمان زانی حکوومەت ئیسجابەی هەبێت لە پێنجی یەکەوە بە فەرمی داوامان کردووە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی سەرۆکی حکوومەت ببینین بۆ ئەو داواکاریانە کە وەڵام نەبووە بەڕاستی ئێمەش وەڵامێکیان نەبوو هەج وەڵامێک نەدراوێتەوە تا ئەمڕۆ کاک لوقمان بە شێوەیەکی گشتی پارێزگای هەڵەبجە گرفت و کێشەکانی چین گرفتی پارێزگای هەڵەبجە زۆرن لەبەرەوەی من لە بواری بیناسازی و لە بووە هەندێک بووە شارەزایەکی ئۆتۆم نییە بەڵام لە هەموو سێکتەرەکانی ئەم شارە گرفت لە قوربانیانەوە لە خزمەت گوزاریەوە لە هەموو چین توێژەکانە هەر کەسێک دەدوێنی کێشەیەکی هەیە لەبەرەوەی ئەم شارە پراوێز خراوە زۆر سپاس بەڵێ بەڕێزان دیارە دیمەنەکان دیمەنی ڕاستەوخۆن لە پارێزگای هەڵەبجە دیارە دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە 11 مانگە یانی 3 ڕۆژ بەر لە ئێستا بەشێک لە چالاکوان و بەشێک لە هاوڵاتیانی هەڵەبجە لە بەیاننامەیەکە و پاشان بابڵین لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە ئاماژەیان بۆ کرد کە ئەمان ئەمساڵ بابڵین بایکۆتی یادی 35 ساڵی کیمیابارانی هەڵەبجە دەکەن و دیارە ئەم شەو بەشێک لەو چالاکوانانە دەستگیر کران بەڵام دوای چەند کاژمێرێک ئازاد کران ئەمە دیمەنی ڕاستەوخۆن لە پارێزگای هەڵەبجە بە بەژاری بەشێک لە چین و توێژەکانی ئەم پارێزگایە گربوونەوەی ناڕازایەتی کەمێک لەمە پێش لە سێڕێیانی عومەری خاوەر دەستی پێکرد بە پێوانێکی جەماوەری بەڕێ دەکەون بۆ بەردەم باخی گشتی شارەکەیان حکومەتی چاکسازی ڕاشێک فەرامۆشکردن هەر قسەی پێکردن وای خەڵکی بێزارن داوای هەموو خەڵکی شار خزمەت ڕۆژەکردار داوای هەموو خەڵکی شار خزمەت ڕۆژەکردار بزوڵێن کاکە بزوڵێن بەڵێ بەڕێزان دیارە دیمەنەکان ڕاستەوخۆن
ئەوەی کە دەمەوێت ئاماژەی بۆ بکەم بەشێک لە چالاکوانی هەڵەبجە ئاشکرایان کرد کە ئەمڕۆ دژی نەبوونی خزمەتگوزاری خۆپشاندانی سەرتاسەری لە شارەکە ئەنجام دەدەن و داوا دەکەن خەڵکی هەڵەبجە بایکۆتی یادەکانی 16 ئازار بکەن کە حکومەتێکی دەخات. دیارە هەوڵاتیانی هەڵەبجە نیگەرانن لە نەبوونی خزمەتگوزاری و پشتگوێخستنی پارێزگاکەیان خراپی ڕێگەوبان و نەبوونی هەلی کار. هەر بۆی ئەمڕۆ بەشێک لەو چالاکوان و هەوڵاتیانی بورن شاری هەڵەبجە خۆپشاندان ئەنجام دەدەن و داواش دەکەن بایکۆتی یادی 16 ئازار بکرێت. دیارە دوو ڕۆژی دیکە 35 ساڵ تێدەپەڕێت بەسەر یادی شیمیابارانی هەڵەبجەدا، بەڵام هاوڵاتیانی شاری هەڵەبجە بازەوە دەکەن کە ئەمان بایکۆتی گربوونەوە و باڵین بایکۆتی یادی 35 ساڵی یادی شیمیابارانی هەڵەبجە دەکەن و ئەمڕۆ وەکو بڕیار بوو گربوونەوە ناڕەزایەتەکان دەستی پێ کردووە. چەند هاوڵاتیەکی دیکە وەردەگرم بۆی زیاتر باڵین بۆ چوون و ڕاو سەرنجەکانیان و ئەو دۆخەی کە خۆیان باسی دەکەن لە شاری هەڵەبجە دەگوزارێت نەبوونی خزمەتگوزاری پێویستە و نەبوونی هەلی کارە و خراپی ڕێگەوبانەکانە زیاتر لە زاری خۆیانەوە. قوربانم کاتتان باش، گرفت و کێشەکانی هەڵەبجە چین بە شێوەیەکی گشتی؟ وەڵی خزمەتگوزاریە، هەلی کارە، تەعیناتە، ئەو ڕێگەوبانەکانمانە ێشە هەرینەکەی سەدام حوسێنە جەماوە بۆمان تا ئیساتێ دەستێکی ئاوەدانیان ڕانەکێشەوە غەیری ئاسۆی حاجی محەمەد نەبێ. چ پرۆژ ئێوە لە ساڵانی ڕابردووش بەشێک لە هاوڵاتیانی ئەم شارە بایکۆتی یادەکەیان نەکرد، یعنی هیچ کەسێ نهاتۆتە سەرخەت کە زەیوتۆ؟ پێم وایە ئەم جارە کاک باڤێڵ خۆی تێت بەژاری لە خۆپشاندان لە فێستیڤاڵەکەیەکە. وا بڕیارە بە پێی و ڕاگەیەنراوەی کە بڵاو بۆوە دوو بەیانی بایکۆتی یادی شیمیاباران بکەن. ئەم بڕیارە هەروە خۆی جێبەجێکرێت؟ نسبەتێکی زۆری بەژاریە کات و نسبەتێکی زۆری بایکۆتیە کات و بەڵام ئەوە ئەکەوێتە سەر ئەرکی ڕاگەیاندنەکان. ئێوە خۆتان نزیکەنەوە لە کاک باڤێڵ بابێت جەولەیەکی ناوبازار و کێش و ئازار و معاناتی ئەو خەڵک. دیارە ئەمە داواکاری ئێوەیە. ئێوە داواکاریتان چییە؟ وەڵا داواکاریمانەوەی ڕێگەوبانەکانمان بۆ تعمیر بکەنەوە، هەلی کار بڕەخسێن بۆ ئەم هەموو گەنجە کە لەم شارا کەوتووە هەمووی باوەڕ بێت لەو سەری مزارەکەەوە تێکەوێ هەتا ئەگاتە ئەخیر 100,000 کۆ ناکەیتەوە، هەمووی باخەڵی خالیە. ینی بۆ نمونە بە کۆمەڵێ ترێڕەشە بەم شانە مەشهورە، هیچ نەبێت سێ چوار معامل بکەنەوە بخزنێ و ئەو شانە بکەن بۆ دەرەوەی وڵات و بۆ ناوخۆیش. چەند گەنجێکدا ئەمەزرێ ئەمە ئاوەدانیە بۆ شارەکە. سەر و خۆش بەڵێ دیارە دیمەنەکان ڕاستە و خۆن. هاوڵاتیانی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەڵەبجە بە وتارکێشان و ئەوەی کە دەیبینن یانی بازەوە دەکەن کە ناتوانن پەراوێستنی هەڵەبجە لەمە دوا بەردەوام بێت. ئەمە کۆمەڵێ دروشم و وتافی هاوڵاتیانی شاری هەڵەبجەیە، هەرچەندە ئەمان بازەوە دەکەن کە دڵخۆشن باوەی کە هەڵەبجە بووە بە پارێزگا، بەڵام ئەمە لە کاتێکدایە کە وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن. گرفت و کێشەکانی ئەم شارە زۆرە، نەبوونی هەلی کارە، خراپی ڕێگەوبانە، ئەو خزمەتگوزاریانەیە کە پێویستە خۆیان باسیەکەن کە پێویستە هەبێ بۆ شارەکەیان، بەڵام دیسان وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن خزمەتگوزاریەکان لە ئاسی پێویستانیە و لە ئاسی چاوەڕوانی ئەواندا نییە.
دەمەوێت بەشێکی دیکە لە هاوڵاتیانی هەڵەبجە وەربگرم. مامۆستام کاتتان باش سڵاو ەکانی هەڵەبجە باسییان لەوە کرد کە خراپی ڕێگەوبانە نەبوونی هەلی کارە و ئەو گرفتانە چی دیکە هەیە لە هەڵە گرفتەکان زۆرن نەبوونی کار بۆ گەنجەکانمان دەربەدەری و ئاوەریان بۆ هەندەران هۆکاری خزمەتدەکردنی حکوومەتی هەرێمە بۆ گەنجەکانمان بە تایبەت ئەم شارە مامەلی تیانە بەناو پارێزگای و کراوە بە پارێزگای نۆزدەی عێراق بەڵام ناوی گەورە و شاری وێرانە خاپورە هیچ خزمەت گوزارێکی نییە ڕێگاوبانەکانی خراپە کەلاوەکانی پاک نەکراوەتەوە و بنیاد نەدراوەتەوە هیچ گرنگیەکی پێ نەدراوە وەکو پێویست بۆ شارەکە. مامۆستا لە ماوەی ڕابردووش یان لە ساڵانی ڕابردووش هەندێک جار ئەم گربوونەوە ناڕەزایەتیانە سازەکرا هیچ کەسێ هاتە سەرخەت گوێتان لێ گیرە وعد و بەڵێنی زۆر ئەدەن بەڵام ئەو وعد و بەڵێنانەی ئەیدەن بە خەڵکی شاری هەڵەبجە تەنها ڕۆژی یادەکەی ڕۆژە پێش یادەکەیەوە دوای ئەوەیە لە بیریان نەچێتەوە ساڵانە خۆیان ترنەکەنەوە بۆ ئەوی وعد و بەڵێنێکی چەند پرۆژەیەکی خێری و ئەمانە ئەەکەنەوە بۆ شارەکە دوای ئیهمالیەکەن یاری غەمسادن زۆر بێباکن لە بەڕێوەبردننی وڵاتیان لە بەرەبردنی میلەتیان لە بەرەو پێویستیان بەوە هەیە بە خۆیان بچنەوە نەخۆشن ئەبێت چارەسەری و نەخۆشی خۆیانان بکەن تاکو نەڕووخاون. بەڵێ دیارە ئەمە ڕاو سەرنج و بۆچوونی بەشێک لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجەن گربوونەوە و ناڕەزایەتی و خۆپشاندانەکە کەمێک لەمە و پێش لە سێڕیانی عومەری خاوەرەوە دەستی پێکرد بۆ بەردەم باخی گشتی شارەکەیان دیارە لێرە کەمێکی دیکە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بەڕێوە دەچێت ئێمە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەش بۆ وەرگرانی زووم دەخینە ڕوو دەمەوێت داماژە بۆ بم لە 11 ئەم مانگە بەشێک لە دانیشتوان و چالاکوانی هەڵەبجە ئاشکرایان کرد کە ئەمڕۆ دژی نەبوونی خزمەت گوزاری خۆپشاندانی سەرتاسەری ئەنجام دەدەن و داوا لە خەڵکی هەڵەبجە دەکەن بایکۆتی یادەکە بکەن کەمێکی دیکە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بەڕێوە دەچێت و کۆنگرەکە دەگوازینەوە ئێمە. بەخێر بێن خۆپشاندەرانی لێژە بەخێر بێن خەڵکی بەشمێنێتی هەڵەبجە بەخێر بێن خەڵکی تووڕە و ناڕاستی دووبارە بەخێر بێن بەخێرانی
لە حکومەتی چاکسازی خەڵک هەموو ناڕازی لە حکومەتی چاکسازی ژینمان ئاوێتەی مردن تاکەی فەرامۆشکردن ژینمان ئاوێتەی مردن تاکەی فەرامۆشکردن هەر قسەی بێکردارن بۆیە خەڵک بێزارن هەر قسەی بێکردارن بۆیە خەڵک بێزارن داوای هەموو خەڵکی شار خزمەت پرۆژە کردار داوای هەموو خەڵکی شار خزمەت پرۆژە کردار دەمودەنی هەموو لای خۆش بێت هەڵەبجە فیردەوسێ بوو وێران کرا عەشقێ بوو کوژرا حیکایەتێکە لەدایک بوو وەرێ ناخوێندێتەوە بۆ کاتی پێویست بازاڕێکی گەرمی مامەڵەکردنی سیاسیە ڕەنگێکە ڕۆژ بە ڕۆژ کاڵترە بێتەوە لێوێکە بێ بزە و چاوێکە عەبڵەت سیمایەکە شێوا و گەروویەکە تاسا و ناوێکە تەنها لە دەفتەری مۆنومێنتەکەی دەواازەی شاردا دێتەوە یاد ئەگەر شەهیدەکانی هەشتاوها بەشێک لە چالاک بێنەوە بۆ ناو هەڵەبجە هەرگیز ئێرە ناناسنەوە چونکە ئەوان گەر بێنەوە هەر بە یادی جارانەوە چوارشەممەیەک سەر لە عەبابەی لێیەن بەڵام لەوێ ئەبن بەژێر پێی داروبەردووی کەلاوەی چەند ماڵێکەوە ئەوان گەر بێن بۆ گوێگرتن لە شیعرێکی ئەحمەد موختار و تایەربەک دێن سەر لە کۆشتی پاشادن ئەم جارەش بۆنی حاویە و بۆنی لیتەی سەر شەقام و کوڕی حەوشەیەکی وێران هەناسەیان نەچنێتەوە ئەوان گەر بێن بۆ دەستخۆشی سەر لە ماڵی تۆفیقی کارەبادن بەڵام تاریکایی شەوێ ئەیان خاتە منهۆڵی زێرا بێتەوە بەڕێزان وەک هەمووتان ئاگادارن لە سەروبەندی ئامادەکاریەکان بۆ خۆپیشاندانە دە لە چالاکوان و هاوڕێکان و دڵسۆزانی شار لەداخەوە دوێنێ دەستگیر کران بە هەوڵی دڵسۆزان و خوشاری هەموو لایەک و دۆستان ئازاد کران پێمان خۆشە هەموو لایەک چەپڵەیەکی گەرم بۆ ئەو دۆستانەمان کە نوێنەری هەموو لایەک بوون لەبەر ئێمە دەستگیر کران دواتر ئازاد کران ئێستا بەیاننامەی خۆپیشاندەرانی هەڵەبجە لەلایەن بەڕێز کاگرێناس عەلیەوە خوێندێتەوە بەڕێزەوە با بفەرمێ.
کاکە مایدانی تۆ چۆن مایدانی ئەمە چیە هەرێم ئەمە هەموو جارەتۆم ماگە بەدەست بێت وا بۆ سەبا چاک بێ ڕەحمەتانە کاکە مەبەزیان